دوو مانگە نرخی سوتەمەنی لارێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. هەنگاوەکانی حکوومەتی ماوە بەسەرچووش بەڕاستەی چارەسەر تا ئێستا دەرەنجامێکی ئەوتۆی لێ نەکەوتۆتەوە و تا ئێستاش لە بەشێک لە بەنزیخانەکانی شاری هەولێر لترێک بەنزینی نۆرماڵ بە 1800 دینارە. ئەمەش باری سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر داهاتیان جێهێشتووە. بەڕاستی تەسیری دەکاتن زۆر زیاتر لە حالەتە موچە نەدرێتن. ئەگە موچەکە مانگانە بدرێ بە شێوەی باشتر دەبێتکە و پارەی فەرمانبەر وەری دەگریت دەینتەوە ناو بازاڕی ئەو دەبار شێوەکبی سەرفی دەکا بە ناچاری. بەڵام ئەگە موچە دوا بکەوێت تاسیراتی زۆری دەبی. ئەو حکومەتانە کە دەزانن هەرچی وڵاتی گران دەبی دیراسە دەکەن. چاودێرێکی سیاسیش دەڵێت ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی هەژاری لارێمی کوردستان زیاد دەکات. حکوومەتیش زۆربەی خزمەتگوزاریەکان دەداتە کەرتی تایبەت و نرخی کاڵاش بەردەوام لە بەرزبوونەوەدایە. دیارە هەر کاتێکە هەڵاوسانیان کاڵا لە هەر وڵاتی گران دەبێت ئەم حاڵەتە دیراسە دەکرێت. ینی بۆ ئەگەر تورکیا وەرگرین لە ساڵی ئەم ساڵ تەنها ئەم ساڵ تقریبەن نزیکەی 130 کەمترین موچە زیاد کرا بۆ هاوڵاتیان بۆی کە بتوانن ئەو قەیرانی کە دروست بووە کە کاڵە پێویستیەکانیان بکڕن. لە هەرێمی کوردستان بە پێچەوانێ نەکار موچە زیاد نەکراوە مەسەنەوە 10 ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە جگەلەوەی کە هەموو خزمەت گوزاریەکانی سەخەریکە دەدرێتە کەرتی تایبەت و نرخەکانیان چەند قات بەرز بۆتەوە. داتای وردمانی ئەگەنا من دڵنیام ئێستاگەر لەگەڵ 5 ساڵ پێش ئێستا ڕەنگە ڕێژەی هەژاری لە نێوان 120 تا 100 زیاد بوو بێت. لە دۆخی قەیرانی ئابووریدا لە وڵاتانی پێشکەوتوو حکوومەت داهاتی موچەخۆران زیاد دەکات بۆ هاوسەنگکردنەوەی دۆخەکە. بەڵام لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا نرخی سوتەمەنی و کاڵا و شتومەک تا دێ بەرز دەبێتەوە کەچی نەک موچە هیچ زیادبوونێکی بەخۆیەوە نەدیوە. زیاتر لە 10 ساڵیشە قەیرانی دواخستن و پاشەکەوت و لێبڕین بەسەر موچەخۆراندا جێبەجێ دەکرێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.